ئەمڕۆ 2 ساڵ بەسەر چالێکی گیانفیدیانەی ئاری میرکان دژ بە چەتەکانی داعش تێپەڕی. با بزانین ئاری میرکان چێ بوو؟ قوبانی هیرو غەمگینە دشاوی تێلاش بخوینە قوبانی هیرو غەمگینە دشاوی تێلاش بخوینە هێسرێ چاوەندی بارینە ئاخ قوبانی ژنی کورد هێشتا قسەی کۆتایی نەکردووە، ئازادیش تەنها بە داواکاری بەدەست نایە. ئەوە دوو لە بەناوبانگترین پەیوەکانی ئارین میرکان بوو کە هەمیشە بە دوای ڕاستیدا وێڵ بووە. دلار گەنج خەمیز ناسراو بە ئارین میرکان لە ساڵی 1992 لە گوندی میرکانی ناوچەی ماباتانی سەر بە کانتۆنی عەفرین هاتۆتە دنیاوە. ئارین لە بنەماڵەیەکی وڵاتپارێز و بە هەڵوێست گەورە دەبێت و خوێندنی سەرەتایی و ناوەندی لە گوندەکەی دەخوێنێ. لە ساڵی 2007دا ئارین بەشداری ناو ڕیزەکانی تەفگەری ئازادی کوردستان دەبێت و بە دەستپێکردنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان لەگەڵ سێ برایتری بەشداری خەباتی پاراستن دەبێت. واره صادق واره قندیل واره آکف خواندوان. ئارین میرکان خاوەنی تایبەتمەندی پێشەنگایەتی بوو. لە گردی مشتەنور بووە فەرماندەی یەکینەیەک. ئەو لە هەموو مەیدانەکانی شەڕدا سەرچاوەی هێز بوو بۆ هەواڵانی و لە هەموو هەلومەرجێکی ژیانیدا نمونەی هەواڵێتی بوو. هەمیشە دەم بە پێکەنین بوو، هێزی دەبەخشیە دەوروبەری لە بەرامبەر هەموو کێشەکان و پرسی گەلەکەیدا خاوەن ڕۆحێکی بەرپرسیارەتی بوو. لە دوای ئەوەی چەتەکانی داعش چواردەوری گردی مشتەنووریان لە کانتۆنی کۆبانێ گرت، لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 5/10/2014 فەرماندار ئارین میرکان بە ئەنجامدانی چالاکی فیدایی لە دژی چەتەکانی داعش لە مێژووی مرۆڤایەتیدا داستانێکی نووسیەوە. ئارین لە هێرشی کۆمەڵکوژی چەتەکاندا وتبووی ژنی کورد لە بەرخۆدانی کۆبانێدا هێشتا دوایین قسەی خۆی نەکردووە. ئێمە لە چەتەکان ناترسین تا کۆتایی شەڕ دەکەین لە جیاتی ئەوەی بکەوینە دەستی چەتەکان چالاکی گیانفیدایی ئەنجام دەدەین. ئارین بە هەڵوێست و بەرخۆدانی بۆ هەموو ژنانی دنیا بووە سەرچاوەی هێز و باوەڕی و ئیتر هەرکە ناوی ئارین میرکان دەبیستین شۆڕشی ئازادیمان وەبیر دێتەوە. جوانی وی چاکرا گیرن لخت و بمبایریش گیرن جوانی وی چاکرا گیرن لخت و بمبایریش گیرن گلاب سینگی وان ور گیرن بیجی هر دوی